ئەو بردومانە بەردەوامانەی تورکیا بۆ سەر خاچی کوردستان و بە تایبەتی خەڵکی مەدەنی و سیڤیل جێگەی خۆیەتی کەوا ئێمە ئیدانی بکەین و پێمان ناخۆش بێ و لە ڕووی ئینسانی و لە ڕووی جەنگەوە ماڵوێرانیە و ماڵکاولیە و بە جۆرێکیش لە جۆرەکان کوردستان دەبێت لە ڕووی خەڵکەکەیەوە لە ڕووی هونەرمەندانەوە لە ڕووی هاوڵاتیانەوە دەبێت هەڵوێستی خۆیان هەبێ. ئەگەر هەڵوێستەکانیش نەبینین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت حکوومەتی عێراقیشەوە کە خەڵقی سیادە و خاچی عێراق و کوردستانیش کراوە، بەڵام دەبێت هەڵوێستەکان هەڵوێستێکی ڕوون بێت. هەمیشە بێ ئەو کەسانی کە مرۆڤ دۆستن ئەبێ دژی کۆمەڵکوژی بن، بە تایبەتی دژی خەڵکی بێچەک و خەڵکی سیڤیل کە ئەوان لە ناو هاوکێشەی بەڕاستی ئەم جەنگانین و ئەم جەنگەش هەر بۆ خۆی لە مێژە بەرپاکراوە دژی ئەم میلەتە ستەمدیدەیە، دژی ئەم خاکە و بەداخیشەوە دەبینم یعنی کەمێک لە ئەو هەڵوێست و ئەو با بڵێن ناڕەزاییە کەمتر ئەبینم بەوەی ئەم سەرقاڵی و ئەم ناخۆشییانی خەڵک لە ناو باشوورە کە بەڕاستی دەرفەتیان بۆ ئەو نەهێشتۆتەوە کە تانەت هەڵوێست بەرامبەر بە مەرجیش وەرگرین، بەرامبەر بە ستەمیش ببینین. بۆیە ینی من وەکو خۆم بەڕاستی جێگەی ئەسەفەت جێگەی ناخۆشیەکە ببینم مناڵێکی کورد بەبێت تاوان لە هەر کوچە و شار و شارۆچکەیەکی کوردستانە بەدەستی ستەمکاران شەهید ببێ، ناڕەحەت ببێ، عەزێت بدرێ. ومێ دەکەم هونەرمەندان، ومێ دەکەم خەڵکانی ڕۆشنبیر، ئەو خەڵکانانی کە دەتوانن ببن بەهۆی وتەکانیان، قسەکانیان، هەڵوێستەکانیان کاریگەری خۆی بەجێبێڵێ لەسەر کۆمەڵگە و تەنانەت لەسەر دەسەڵاتیش. ئەوەی من لێرە مەبەستمە ئەوەیە کە من وەکو هونەرمەندێک بە هەموو شێوەیەک دژی جەنگم لە دژی بردومانم